سڵاو هاوڕێن، من مەبەست بادین جارێکی دیکە لە ڤیددیۆکی تر لە چەناڵ مەبەستکین هاتمەوە لاتان. ئەم جارە بە ڤیددیۆکی زانیێرەوە هاتمەوە لاتان ئەویش کە ئایا مێش بۆچی دەستی دەخورێنێت و بە تەواوی کات هەرگیز لەم کردارە ناوەستێ و تەنانەت ئەم زانیارەش نا بەڵکو چەند زانیارێکی تر لەگەڵم من بۆ ئەم ڤیددیۆیە. بەڵام پێشەوەی دەست پێ بکەین هیوادارم سەبسکرایبی ئەم چەناڵە بکەن کە ئێستا لینکەکەیم لە دیسکریپشن داناوە و بڕۆن سەیری ڤیددیۆکانی بکەن. ئاگە بەدڵتان بوو ئەوە سەبسکرایب بکەن و پشگیری بکەن. هیوادارم پشگیری ڕێکلامەکانمان بکەن بۆ بەردەوام بوون. زۆر سپاس. با ئێستا بچینە ناو ڤیددیۆکەوە. ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان چاودێری جوڵەی مێشت کرد کە لە شوێنێک وەستا بوو سەر دەسوڕمێنێت کە مێشەکە دەستی دەخورێنێت و بە تەواوی کات و بێوەستان و بە خێرایەکی زۆر. ئایا هیچ ڕۆژ بیرت کردوێتەوە کە هۆکاری ئەم جوڵەیە چییە؟ ڕاستیەکەی ئەوەیە کە قاچەکانی یان ئەو دەستانێک کە دەیبینیت ئەوە شوێنی ئارەزوەکانیتی لەلایەن مێشەوە. وە کاتێک کە ئەم جوڵەیە دەکات لەو تەپ و تۆزە و ئەو گەردانە پاک دەکاتەوە کە بە لاشەی مێشەکە و نووساون یاخود باڵەکانی، واتە بێزگە لەوەی کە حەز و ئارەزۆکانیتی وە سوودێکی تریشتی هەیە کە ئەویش پاکردنەوەی باڵەکانیتی لەو تەپ و تۆزانە و لە هەمان کاتیشدا چێژ وەردەگرێت لەم کردارەکە دەیکات. وەکووە لە ڤیددیۆکە دەیبینێن دەتوانێت بەو کردارە باڵەکانی لەو گەردانە پاک بکاتەوە کە بە مێشەکەەوە نووسان. وە مێش بەوە زیاد دەکرێتەوە کە دەتوانێت لە بنمیزدا واتە لە سەقفدا بوەستێت و بەپێی یاسای کێشکردن ئەو زۆرە وەستانە کەوتنە خوارەوەی لێ دەکەوێتەوە. بەڵام مێش بە سیستەمێک دروستکراوە کەشتی محاڵ دەگۆڕێت بۆ ڕاستی و ئەویش ناو دەبرێت بە سیر و سەمەرەکاری ئەم زیندەوەرە و خێرایی مێش دەگاتە 10 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. ئەویش کە ناو دەبرێت بە سەرۆکی زیندەوەرە فڕێوەکان، چونکە لە کاتی فڕیندا پێچی زۆر مەحاڵ دەکات و کە هیچ زیندەوەرێکی باڵدار ناتوانێت ئەم جۆرە پێچانە بکات لە کاتی فڕیندا. هەروەها دەتوانێت ڕاستەخۆ بە شێوەیەکی ستونی بفرێت، واتە لەو شوێنێک کە وەستاوە تێیدا دەتوانێت بە شێوەیەکی ستونی بەرز بێتەوە بۆ سەرەوە بفرێت. وە کۆتا سیفەتی مێش کە هەمومان دەیزانین ئەویش هەستیاریە بەهێزەکەیەتی کە هەر شتێک یاخود هەر بوونەوەرێک لێ نزیک ببێتەوە ئەویش بە مەبەستی زیان پێگەیاندن یا هەر مەبەستێکی تر بێتن ئەو بە خێرایەکی زۆر بەهێز ڕادەکات و دوور دەکەوێتەوە لەو شوێنەی کە زیانی پێدەگات. هیوادارم ڤیددیۆکەتان بەدڵ بێت و سوودی هەبێتن ئەم زانیاریە. ئەگەر ڤیددیۆکەت بەدڵ بوو لایکی ڤیددیۆکە بکە و سەبسکرایب کەناڵەکەمان بکە ئەگەر بینەرێکی تازەی. من مەبەست بادین لە چەناڵی مەبەستکەین لەگەڵتان بووم تا ڤیددیۆکی تر هەر شاد و بەختەوەر بووم.